ئامریکا سپای پاسداران دەخاتە لیستی تیرۆرەوە. ڕۆژنامەی والیستریت جۆرناڵ لە ڕاپۆرتێکدا ڕۆژی شەممە 6 ئاپریل باسی لەوە کردووە کە دۆناڵد ترامپ دەیهەوێت سپای پاسداران بخاتە لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکانەوە. ئەمەش یەکەم جارە ئەمریکا یەکەی سەربازی وڵاتێک وەک گروپی تیرۆریستی ناوزەد بکات و بیخاتە ئەم لیستەوە. سێ سەرچاوەی ئاگادار شەوی هەینی بە کاتی واشنگتۆن بە هەواڵنێری ڕۆیتێرز و والیستریت جۆرناڵیان ڕاگەیاندووە ئەمە بڕیارێکی کۆتاییە و دووشەمە ڕادەگەیەنرێت. هاوکات هێزە سەربازیەکانی ئەمریکاش ئاگادار کراونەتەوە و خراونەتە ئامادە باشەوە کە ئاگاداری ئەوە بن کە ئێران لە تۆڵەدا کارێک نەکات. ئەمریکا پێشتر سپای قودس کە لقی دەرەوەی سپای پاسدارانە خست بووە ناو لیستی گروپ و دەستە تیرۆریستیەکانەوە، بەڵام سەرجەم سپای پاسداران نەخرابوونە لیستی گەمارۆکانەوە و گەمارۆیان نەخرابووە سەر. واڵستریت جۆرناڵ لە ڕاپۆرتەکەی خۆیدا باسی لەوە کردووە کە جان بۆڵتۆن ڕاوێژکاری ئەمنیەتی کۆشکی سپی و مایک پۆمپێۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە پشتیوانانی ئەم گەڵاڵەیەن. هەر بەپێی ئەم ڕاپۆرتەی واڵستریت جۆرناڵ CIA و ژێنەڕاڵ جۆسێف دانفۆرد بەرپرسی ناوەندی هاوبەشی هێزە سەربازیەکانی ئەمریکا دژی ئەم گەڵاڵەیەن. جەیسون بلازاکیس کە تاماوەیەک لەوە پێش بەرپرسی نووسینگەی وەستانەوە دژی تیرۆریسمی ئابووری و کاروباری گەمارۆکان بوو بە واڵستریت جۆرناڵی ڕاگەیاندووە کە ئەمە یەکەم جارە سپای پاسداران وەک ڕێکخراوێکی دەرەکی تیرۆریستی بناسرێت و بخرێتە ئەم لیستەوە. ئەو هەروەها وتوێتی تایسان نەبووە بەشێک لە دەوڵەتێک بخرێتە ئەم لیستەوە. ئەم کارە ئەنجامی قوڵی لێ دەکەوێتەوە لە داهاتوودا. سپای پاسداران لە دەرەوەی سنوورەکانی ئێران خەریکی دەستێوەردانە و بەردەوام دەست لە کاروباری وڵاتان وەردەدات و بەشێک لە سپای پاسداران لە سووریا، لوبنان و عێراق و یەمەن چالاکی هەیە و لە ژێر ناوی جیاوازدا خەریکی دەستێوەردانن لە کاروباری ئەم وڵاتانە. هەروەها لە ناوخۆی وڵاتیش نیوەی ئابووری و هێزە سەربازی و ئەمنیەتیەکانی وڵات بەدەستی سپای پاسدارانە. بەشێکی زۆر لە بازرگانی ئێران قۆرخی ئەم ناوەندە سەربازیەیە. بەشێکی زۆر لە پرۆژەکانی وەک بەنداو دروستکردن، ڕێگا و بان، پرۆژەی دروستکردنی شارۆچکەکانی خانوبەرە، بازرگانی و هاوردە و هەناردکردنەکان هەمووان قۆرخی ئەم ناوەندە سەربازیەن کە وەک ئۆختاپوسێک دەستی بەسەر ئابووری ئێراندا گرتووە. عەرەبستانی سعودی و بەحرین مانگی ئۆکتۆبری ساڵی 2018 سپای پاسداران و بەرپرسانی سەربازی سپای قودسی خستە لیستی گەمارۆکان و هەروەها لیستی ئەو کەسانەوە کە دەستیان هەیە لە تیرۆردا. ناوەندی هەواڵنێری ڕۆیتێرز لەمبارەوە ڕاپۆرتێکی بڵاو کردووەتەوە و نووسیوێتی ترامپ دەیهەوێت لە ساڵ ڕۆژی چوونە دەرەوە لە بەرجام ئەم بڕیارە ڕاگەیەنێت. ئەوەی کە سپای پاسداران وەک بەشێک لە دەوڵەت بخرێتە لیستی گەمارۆکان و لیستی تیرۆرەوە کاریگەری زۆری دەبێت لەسەر کۆنتڕۆڵکردنی دەستێوەردانی ئێران لە ناوچەکە. لە هەمان کاتدا گوشاری ئابووری دەخاتە سەر ئێران و ڕژیمی کۆماری ئیسلامی ناچار دەکات پشتیوانیەکانی لە هێزە تیرۆریستیەکانی ناوچەکە کەم بکاتەوە. هەر لەم پەیوەندەدا ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕۆژی 28 مارسی 2019 ڕایگەیاند کە دوا بە دوای گوشارە ئابووریەکان بۆ سەر ئێران پشتیوانی مادی ئەم ڕژیمە لە گروپە ئیسلامیەکانی ناوچەکە کەمتر بووەتەوە. بەپێی ئەم ڕاپۆرتەی نیویۆرک تایمز حەسەن نەسرۆڵڵا دانی بەوە داناوە کە پشتیوانی مادیەکانی ئێران کەم بووەتەوە و ئەمەش کاریگەری بووە لەسەر ئەوان. بەپێی زانیاریەکانی نیویۆرک تایمز حیزبوڵڵای لوبنان لە مانگی ژانڤیەی 2019ەوە نەیتوانیوە موچەی هێزەکانی بدات. هێزەکانی حیزبوڵڵای لوبنان و ئەو هێزە سەربازیانەی فلستین کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن گۆشت نییە بیخۆن و تەنها ڕوویان کردووەتە خواردنی پەتاتە. لە سووریەش هێزە میلیشیاکان و هێزە سەربازیەکانی سەر بە ئێران سێ مانگە موچەیان وەرنەگرتووە.
بە تیرۆریست ناوزەدکردنی سپای پاسداران و ئەوەی کە ئەم ناوەندە سەرکوتگەرە سەربازیە دەستی لەسەر چاوەمادیەکانی کورد بێتەوە یان لانی کەم بەشێک لە داهاتەکانی ببڕدرێت جگەل لەوەی دەستێوەردانی ڕژیم و سپا لە ناوچەکە کورتتر دەکاتەوە لە هەمان کاتدا لەلایەکەوە دڵگەرمی و پشتیوانیە بۆ بزوتنەوەی جەماوەری و سیاسی لە ئێران و کوردستان و لەلایەکی ترەوە سپا و ڕژیم ئیتر ئەو توانە مادی و ئابووریەیان نابێت کە بتوانن بە زۆری پارە خەڵک بۆ لای خۆیان ڕابکێشن و لە هەژاری خەڵک کەڵک وەربگرن لە بەرژەوەندی خۆیاندا بۆ زیاترکردنی هێزی چەکدار و ناچەکداری سەر بە سپا و بەسیج. لەم چەند ساڵەی دواییدا بەهۆی کێشەی ئابووریەوە سپا هەوڵی داوە لە کوردستان خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێت و لەو بارودۆخە لە بەرژەوەندی خۆی کەڵک وەربگرێت. بەڵام ئەم بڕیارە لەسەر سپا بەشێکی زۆر لە سەرچاوە داراییەکانی ڕژیم کەم دەکاتەوە و ئیتر ناتوانێت بەو شێوەیە خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێت. نەک تەنها خەڵکی کوردستان و ناوچەکانی تری ئێران سپا لە ڕێی ئەو سەرمایەوە کە دەستی دەکەوت هێزی وەک لەشکری فاتمیۆنی دروست دەکرد و لە سووریا و لە دۆخی خراپی ئابووری خەڵکی ئەفغانستان کەڵکی وەردەگرت بۆ ئەوەی بیانێرێتە بەرەی شەڕ لە سووریا. ئەم بڕیارە دەستی سپا لە ناوخۆی ئێران و دەرەوەی ئێرانی کورتتر دەکاتەوە و سەرنجام دەتوانێت لە خزمەت بزوتنەوەی جەماوەری خەڵکدا بێت لە ئێران و ناوچەکەش.